زۆر چاکە کاک دکتۆر باسی زۆری تاقیگەکانتان کرد. ئایا زۆری تاقیگە باڵێن لە کوردستانە نیشانەی بەرەو پێشچوونی کردی تەندروستیە کە ئێستا لە بەشێک لە قسەکانتانە ئاماژەتان بە کۆمەڵێک خاڵ کرد یان بە پێچەوانەوە جۆرێکە لە بێسەروبەری؟ جۆرێکە لە بێسەروبەری ئەوەی کە زۆر جاران من گرەی لە دەکەم وتمەوە بڕۆ تەماشای ناو هەر دەرمانخانەیەک بکە لە ناوی تاقیگەیەکەیە. ئەگەر بڕۆی سەرڕێسایەکانی تاقیگە لە بەڕێوەبەرایەتی تاقیەکان لە تەندروستی لە وەزارەی تەندروستی نووسراوە هەر تاقیگەیەک مەرجی ئەوەی هەیە 3 ژووری هەبێت: ژووری ئامێرەکان، ژووری داتا دانەوەی ئەنجامەکان، ژووری چاوەڕوانی نەخۆش. لە کوێی دەرمانخانەیەک خودی 3 ژوور هەیە بەس بۆ تاقیگەکە. ئەوە یەک. دوو، لە هیچێک دنیا نەمزانیوە زنجیرە تاقیگەکان. زنجیرەی بەرنامەی تەلەڤیزیۆن دیتووە، زنجیرەی مارکێت دیتووە، بەڵام زنجیرەی تاقیگەکان شتێکی ناشیاوی تەندروستیە. تۆ بە چەند ئیجازەی جیاواز لە چەند شوێنی جیاواز کوالەتی جیاواز، یعنی تاقیگە مارکێت نییە تۆ بکەی بخێ سیستەمی زنجیرە. بۆ پێم وایە ئەوە گرجوگاڵێکی پێوە دیارە لە هەیبەتی تاقیەکەم دەکاتەوە. بۆیە ئەو دوو خاڵە بوونی تاقیگە لەناو دەرمانخانەکان و زنجیرە تاقیگەکان و عەفوەن خاڵی سێمی ساید لاب 3 دیاردەی ناشرنن بۆ تا دیاردەیەکی قێزەون بەرامبەر بە تاقیگەکان کە وای کردووە خەڵک تاقیگەی لەبەرچاوکەوێ. یعنی توانین بڵین مەرجە سەرەکیەکانی دانانی تاقیگەیەکی ستاندارد تا ئاستێکی کەم لە کوردستان جێبەجێ ئەکرێ؟ ئێمە تاقیگەی ستانداردمان هەیە لە کوردستان، بەڵام بە 50 دەست دەژمێردرێن. باش. ژمارەیان زۆر کەمە و بە هیوادارم بە چەند ڕێنماییەک ئێمە لە زیاتی زۆری تاقیەکان بین تاقیەکان بەرەو ستاندارد بین. یعنی لە زیاتی ئەوەی ژمارەی تاقیگە زۆر بکەینەوە بین ئەو تاقیگانەی کە هەن بە مەرج بەرەو پێشیان ببین، نەوەک تەنها هەر کەسێک و دەرچوو تاقیگەی بکاتەوە لە ژوورێکی بچووک و بەس هەبوونی مایکرۆسکۆپ و سێنتەرفیوزێک کە ئەمانە ئەلفوبەی تاقیگەن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.